ناوی خودی مزن و دلوان افگند ناوی وی عربشه کەوێ دەڤەرە ئالیە کەوێ ڕۆژئاوا و باکوورێ چەلاغا بە 10 کیلۆمترە و ڕۆژهێلات و باکوورێ تەرەسپیێ بە 20 کیلۆمترە. عربشە گوندێکی گەلێکی کەڤنارە دە منتیقێدا کەڤناریاوی تێ خویاکردن معالمی وینایانی ئەندەرێک خوتا کەڤنار بێ معالمی وێ خویانە دێلن یەک زانین و ئەف دەرگەلێکی کەڤنە و گەلێکی هاتیە ئاواکردن و خراکردن و گرێوێ دەخویایە ئاسارێ دوکردە بەرامە خوشێنیە دەژی تێ خویاکردن جهێ ڕەزا بوو معالمی وێ ناخویا یعنی ئەڤێ بەری سەدێ ساڵانە 400 ساڵە 500 ساڵە بهترە دخویە ڕەز نەقەبامە خوشێنی دە هەموو ڕەز بوون هەموو دارێ ڕەزا بوون فێکی بوون و جهێ معسەراتێ دەبوون. عربشە چەم تێرە دەڕباس دەبێت دبەش بەشێک کەوێ ئالیە ڕۆژهێلاتدا و بەشێک کەوێ ئالیە ڕۆژئاوادا. یێ ڕۆژهێلاتدا جۆلێت زیڤڕی و لەبەروی چەمی دارێ فێکی بوون هەر مالەکێ بیستانێ وانە هەبوون دارێ خۆخا بوون مشمشا بوون سێڤ بوون بەهێڤ بوون یعنی جەمێ ئەنواعی فێکیە دوی وەختی دەهاتە چاندن هەرێکێ شخۆڕەت چاندن و بهتر عربشە مەشهور بوو بدارێ مشمشا مشمش شێکی غەریب عربشە چێت بوون. عربشە ینی ئەف شۆڵێ جارە تاری شۆڵێ 8-9 ساڵی هاتیە ئاواکردن هەنگیدا ینی هەن بە هەن گها 45 مالا بەلکی بهتر 5 مالی نەشتێجێ وێنەگها نزیکێ 400 بەلکی وا داڤەرە لێ ئیرۆ 37 مال دگوندەمانە 160 نەفسن. عربشە کەبێ منتیقا خەتا دەهادا زنجیرە عەرەبی عربشە خەڵکێ وێنە ئیرۆ وەکە گوندێ دەڤەرێ اعتیمادا وانە سەر زراعەتەیە گەنمە جەیە نیسکن ناکن کەمونە ینی ئەف زراعەتا منتیقێ تێچاندن کز بەرایە وا توشا تچێنن و هەن جوانە حیواناتا ژی خۆیتکن باعتیبار عربشە گوندێکی جهێوی فەڕەها و بەرزانی وینا هەنە ڕەحەتیا خۆیکردنا حیواناتا لێ هەیە نوبەرێ عەلەم دەهاتە عربشە بەهاریە پەزێ خۆتانین حەلالەی خۆتانین باعتیبار قەلاچێ و بەرزانەی گەلێکی فەڕەح بوون جهێ چێری بوون وەکە زۆزانە بوون و دەبێژن شاه حکمت کرد لێ منتیقێ ناوی کە چاوینا عەرەبێ بوو ji ber wilo hate naskirin bi Erebşe ji hingê hetan ha yanî Erebşe vî rengî ye û ez Ehmed Îsa me silavê min ji we hemû re hene û bimênin xweşiyê de.